450 خێزان بە چاودێری هێزانیەکان بەرەو گوندی بەستەملی بەڕێدەکەون بۆ بینینی گوندەکەیان پاش 5 ساڵ لە ئاوارەی بەهۆی شەڕی داعشەوە وەک ئامادەکاریەک بۆ گەڕانەوەیان. ئەم خێزانە بەگریانەوە لەسەر خانۆ تەقێنراوەکەی داوای هاوکاری دەکات بۆ دروستکردنەوەی خانوەکەی بە مەبەستی دەستپێکردنەوەی ژیانێکی نوێ. بەموچیان خانووەمان دروست کرد وەک دەبینن ڕووخاوە چۆن تایە بژین. حکومەت قەرەبوومان نەکاتەوە ناتوانین خۆمان دروستی بکەینەوە تاکو تایە بژین. Özüm işlerdim, özünde gelerdim. جگەلەوەی لەسەر نیوەی خانوەکانی گوندی بەستەملی تەقێنراوەتەوە و تەواوی قوتابخانە و خوێندنگاکان و فەرمانگە خزمەت گوزارەکانیش لەگەڵ ئەرزدا ڕێکراون بەهۆی شەڕی داعشەوە. ئەمەی پشتمەوە خوێندنگایەکی ڕووخاو ئەمە بودجێکی زۆری دەوێت تا چاک دەکرێتەوە. خوێندنگاکان ڕووخاون هەمووی پێویستی بەدەستی حکوومەت تاکو چاک دەکرێتەوە بۆ ئەوەی خەڵکەکە بگەڕێتەوە. Köy dönsün. Gördük damlarımız. Fedamlarımıza damar çoktu. خانوەکانمان بینی هەمووی تەقێنراوەتەوە هۆش پێویستی بە قەرەبووکردنەوە هەیە پێویستە خزمە گوزاریش دابین بکرێت وەک ئاو و کارەبا بەتایبەت تاکو خەڵکی گوندەکە بتوانن بگەڕێنەوە هەنگاو بە هەنگاو. خاڵێکی تریش خەڵکی خراپ جێگەی نابێتەوە بەتایبەت ئەوانەی کە بن ڕۆژیان گەیاندی. Yeri yoktu. لە ئێستادا ڕێگریەکانی ئاملی بۆ گەڕانەوەی خەڵکی بۆستەملی ڕواوەتەوە و ئیدارە و ئەنجومەنی پارێزگای سەلاحەدینیش هەنگاوەکانی چڕ کردووەتەوە بۆ گەڕانەوەی خەڵکی گوندی بۆستەملی بۆ سەر حاڵ و ماڵیان. ما معقول احنا كل بوسطاملي هیچ ڕاست نییە ئێمە لەگەڵ هەموو خەڵکی ئامرلی وەک تیرۆر مامەڵەیان لەگەڵدا بکەین. لە هەموو گوندێکدا 15 کەس لەگەڵ تیرۆردا بوون هەمووشیان دەناسێنەوە چیتر ڕێگەیان پێنادرێت بێنەوە. مستحيل المطلوب هو ما يجي. أيضا رجعوا لمشاهدة منطقتهم وبيوتهم حتى يقدرون الأضرار. هاتین بۆ بینینی گوند و خەڵک و خانوەکانیان بۆ ئەوەی بیخەمڵێنین چاکردنەوەی خانوەکان چەندی پێویستە. ئەوەش وەک ئامادەکاریەک بۆ گەڕانەوەی یەکجارەکی بە هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکان و هۆزەکانی ناوچەکە. سپاسی هێزەکانی ئامرلی ناوچەک ئەکەین کە هەوڵی زۆریاندا بۆ گەڕانەوەی هەستی برایەتی و ژیان وەک جاران بۆ دەستپێکردنەوەی ژیانێکی نوێ. أمان كما كنا في السابق. بە دروستکردنەوەی ژیانێکی نوێ و گەڕانەوەی خێزانە ئاوارەکانی گوندی بۆستەملی پێویستیان بە قەرەبووکردنەوە هەیە بۆیە داواکارن لە حکوومەتی ناوەند و کۆمەڵگای نێودەوڵەتی بە زووترین کات بەهانەیانەوە بچێت تاکو لە ئاوارەی ڕزگاریان بێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، گوندی بۆستەملی.